جارێکی دیکە هەزاران مامۆستا و فەرمانبەری هەرێمی کوردستان فەرمانەکانی حکوومەتیان ڕەت کردە و لە بری چوون بەرەو خوێندنگاکان ڕوویان لە شەقامەکان کرد و جەختیان لە بایکۆت و داواکاریەکانیان کردەوە. ڕۆژی یەکشەمە دەبێت مامۆسایان و بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن لە سنوورەکانی سلێمانی هەڵەبجار ڕاپەڕین دەستکەنەوە بە دەوامی خۆیان. هەرچەندە وەزیری پەروەردەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم فەرمانی بە پەروەردەی سنوورەکان و بەڕێوەبەری خوێندنگاکان کرد ئیدی بەسە و بچنەوە هۆڵەکانی خوێندن، بەڵام بەهۆی ئەوەی فەرمانەکەی وەزیری پەروەردە تەنیا داواکاری تێدا بوو نەک جێبەجێکردنی داواکاری. جارێکی دیکە مامۆستایان وانە بێژان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین پشتیان لە خوێندنگە و ڕوویان لە شەقامەکان کرد. ئەوەی مامۆستا و فەرمانبەرانی هەرێم داوای دەکەن شیری چۆلەکە نییە، بەڵکو موچەی مانگانەی خۆیانە کە سەرەتاییترین مافی خۆیانە. ئەوان وێڕای فشارەکان تا ئێستاش لە وەرگرتنی موچەکانیان دڵنیان نەکراونەتەوە، لە کاتێکدا دڵنیان لە هەبوونی داهاتی پێویست لە بەردەست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا. دۆخی خراپی موچەخۆرانی هەرێم و وەرنەگرتنی موچەی 3 مانگی ڕابردوو لە کاتێکدایە ئەوان بەڕوونی موچەخۆرانی عێراق دەبینن کە وێڕای موچە و دەرماڵە و بەردەوامی پلە بەرزکردنەوەیان بە سولفە و ئۆفەری جیاواز لە حکوومەت و بانکەکانەوە داپۆشراون و تا ڕادەیەکی زۆر لە ژیانێکی ئارامدا دەژین، لە کاتێکدا مامۆستایانی هەرێم ناچار کراون لە بری وتنەوەی وانە لە ناو هۆڵەکانی خوێندن بەهۆی بایکۆتی 75,000 مامۆستا وانە بێژەوە لە هەرێمی کوردستان بۆ داواکردنی مافەکانیان. تا ئێستا زیاتر لە 700,000 قوتابی چاویان بە خوێندنگاکانیان ڕوون نەبووتەوە و تۆز لەسەر کتێب و دەفتەرەکانیشیان نیشتووە. ئەوەش کە جێی سەرنجە ئەوەیە تا ئێستا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بێباکانە مامەڵە دەکات و هیچ وەڵام و چارەسەرێکی باوەڕپێکەری بۆ خەڵکی هەرێمی کوردستان نییە.